چەند سەرچاوەیەکی عێراقی و ئەمریکی ئاماژەیان بە نەخشەیەکی نوێی ئیسرائیلی کردووە بۆ بەرهەمێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان و فرۆشتنی بە تورکیا و ئەوروپا. ئەوەش کۆماری ئیسلامی ئێرانی تووڕە کردووە و هەولێری کردووە تا ئامانجی 12 موشەکی بالیستی. دوجار سەرۆکی حکومەتی هەرێمیش لە ئیمارات باسی گەیاندنی گازی سروشتی کرد بە ئەوروپا و دابینکردنی وزە بۆیان. لەم کاتەدا کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گوشاری خستووەتە سەر هاوپەیمانەکانی بۆ زیاتر سەپاندنی سزاکانیان بەسەر رووسیادا بیر لە سەرچاوەی دیکەی وزە بکەنەوە. ئێران وەکو خاوەنی دومین یەدەگی گازی سروشتی لە جیهاندا لە دوای سزاکانی سەر رووسیا چاوی ئەوروپا و جیهانی کەوتووەتە سەر بۆ ئەو مەبەستەژە ئەوروپیەکان و تەنانەت ئەمریکاش پەلەیانە لەگەڵ تاران بگەنە ڕێکەوتنی ئەتۆمی و بازاڕی وزە بەڕووی نەوت و گازی ئێراندا بکەنەوە. ئەمەش ئیسرائیل و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا تۆقاندووە. کۆبوونەوەکەی بیابانی نەقەب بە بەشداری وەزیرانی دەرەوەی ئەمریکا و میسر و مەغریب و ئیمارات و بەحرین لەو چوارچێوەیەدایە کە نیگەرانی گەڕانەوەی ئێرانن وەکو کارکتەرێکی کاریگەر لە ناوچەکە و جیهاندا و چیتر وەکو جاران ناتوانن خواستەکانی تاران پشتگوێ بخەن. ڕۆیتەرز لە راپۆرتێکدا با پشتبەستن بە چەندین سەرچاوی عێراقی و ئەمریکی باسی لە نەخشەیە کردووە کە بە سپۆنسەری ئیسرائیل ئامادەکراوە بۆ گەیاندنی گازی سروشتی هەرێم بە تورکیا و ئەوروپا. ئەوەش بەو ئاراستەیە کە قەوارەی زایۆنیستی دەیەوێت ئێران ئەو گرنگی خۆی لە دابینکردنی وزەی ئەوروپا لە دەست بدات و بەو پێش لەمپەر لە بەردەمی واژۆکردنی ڕێکەوتنامەی ئەتۆمیدا دروست بکات. بەوەش پێگەی گرنگی ئێران لە وزەدا بخاتە مەترسیەوە. هەر بۆیە سوپای پاسداران زۆر بەڕوونی هەڕەشەی خۆی لەو نەخشەیە ڕاگەیاند. لەگەڵەوەی بەرپرسانی حکومەتی هەرێم بوونی ئیسرائیل لە کوردستان ڕەت دەکەنەوە، بەڵام مەسرور بارزانی لە ئیمارات ڕایگەیاند کە ئەوان دەتوانن ببنە سەرچاوەی وزە بۆ ئەوروپا و لە چارەسەری و قەیرانە جیهانیەتدا بەشداری بکەن، بەڵام بە هەبوونی بڕیاری دادگای فیدراڵی و حساب نەکردن بۆ هەژمون و سەنگەربەندی ناوچەیی سەرەڕای بەردەوامی قەیرانی دابینکردنی غازی دانیشتوانی هەرێم و کەرتی کارەبا ئەوەی ڕوون نەکردەوە چۆن دەتوانن نەخشەیەکی لەو شێوەیە جێبەجێ بکەن.